بیرکەرەوە سەیری ئاەتی خواکە لە هەوایە بزانە چییە ئەم جسمە لەتیفە ناسکەی کە چاو نایبینێ بەڵام ئادەست بەرە دەرەوە لە کاتی ڕەشەبایە بزانە چه شدەت و قووەتێکی هەیە چۆن دەستت ڕائەوەشێنێ هەموو لە گرتە ڤیدیۆکانە بینیمانە مرۆڤ چۆن بەرزەکاتەوە جاری وای خانوویەکی گەورە سیارەیەک فڕێ داڵی دەنکەش خارتەیە ئەڵێ پوشێکە هەوایی بە ئەم دەسەڵاتە چیە خۆی گەورە بەخشیوێتی بە هەوا دەی سیر کە لەناو ئەم هەوایە چی ئەبینی لەم ئاسمانە چی ئەبینی پەڵە هەورە بۆ کۆ ئەکاتەوە چیتر ئەبینی ئەنواع هەورە بروسکە و هەورە گرمە ئەبینی ئەنواع باران و بەفر و تەرزە ئەبینی چەندین جار ئەبینی ئەستێرەکان ئەکشێن تۆ چاوەکان بەرزەکەیتەوە سەواعق ئەبینی دوو کەلیمە هەیە لە عەرەبیە سەواعق لەگەڵ بەرقە هەردووکیان ئێمە لە کوردیا پێڵێن هەورە بروسکە بەڵام ئەو هەورە بروسکەی کە تەنها بە ئاسمانە ئەو گوزەرە و ناداتە عەرز ئەوە لە عەرەبیە پێوتێ ڕەعد ئەوە پێوتێ بەرق تەنها بڕقەکەی تۆ ڕۆشنایەکەی ئەبینی ئەوەی کە ئەدا لەسەر عەرز پێوتێ ساعقە هەندێک جار غەزەبی خۆیە ساعقە هەندێک جاریش ناوەڵە ڕەحمەتی ڕەب العالەمینە بۆ سەر زەوی ئەڵە دە سەیری تەیرەکان کە چۆن مەلەئەکەن لە ئاسمانە ئەفڕن کە ئەنەما مەلەئەکەن خوا چی پێداون چۆن مەلەئەکەن بە ئاسمانەکانە ئادەی سێری ناو بەحرەکان کە بزانە چی ئەو هەموو شتە ئەبینی هەمووی مەلەئەکە لە ناوێ سەر و خوارەوە ئەبینی دەی سێری ئاسمان کە و عەظەمەتی کە سەیری ئەستێرەکان کە سەیری خۆرکە سەیری مانکە هەموو ئەو ئەستێرانە شەکل و ئەلوان و جوانیەکانیان سێرکە سەیری هاتنی شەو و ڕۆژکە چاو بکەرەوە سیر کە نێوان ئێمە و خۆر چەند دوورە کەمێک نزیکە بێتەوە هاوینمان بۆیەنە تۆزە دوورەکەوێتەوە زستانمان بۆیەن ئەگەر زۆر زۆر دوور بووە ئەگەر زۆر نزیک بووە چیمان ئەکرد هەموو ئەمانە جێگەی تەفەکوڕن لەسەر زەویە ئینسانی موسڵمان بیر کاتەوە تێ بفکرێ